دەچینە شاری سلێمانی باسی کشتێکی جوانەکەین بە ناوی تارا محەممەد کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە. تارا هونەرمەندێکی زۆر زیرەک و لێ هاتووە، شێوەکارێکی زۆر باشە، ئیتر خۆشنووسی و شێوەکاری و کللتوری کوردی تێکەڵ بەیەک کردووە. چەندین پێشانگای هەبووە، جایتر لە شوشەی ورد و لە فەرشی کۆن و لەو شتانە تابلۆ و شتی زۆر سەرنجڕاکێش و جوان دروست دەکات کە بەڕاستی زۆر جوانە و سەرنجڕاکێشە. جاتارا چەندی پێشانگای هەبوو و چەندین پێشانگای بەڕێوە بردووە و تابلۆکانی ئاستێکی زۆر باڵایان هەیە و هەردەم لە کارەکانیە نوێکاریەکات. پێکەوە بینەریان فیچەرادی. من تارا محەممەد ئەحمەدم، ماوەی 14 ساڵە خەریکی کاری هونەریم لە سلێمانی. چەندین پێشانگای تایبەتم هەبوو لە سلێمانی، پێشانگاکام تایبەت بوون، شخصی بوون. پێشانگای هاوبەشیشم هەبوو هەم لێرە لە تورکیا، لە ئێران و چەندانە لەو حەشم ناردۆ بۆ ئیتالیا. بەشی هونەر جوانەکەم تاوا کردو، گرافیکم خوێندەوە بێکالۆریسمەیە و هەر لە مناڵیەوە حەزێکی تایبەتم بە کێشانی ڕەسم و نەقاشی هەبوو. من ستایلی کارەکانم زۆربەی تەرکیبیە، ئینتزاعی تێدا، ئەمپێرسیۆنیسمە، لەگەڵ من هۆنەری کلاسیک و مۆدێرن تەلفیق دەکەم. هەر شتێکی کە من ناتوانم بە زمانی بێنم، زۆر شت ناتوانم بە زمان بێنم، بەڵام دەتوانم ئەوەی کە دڵم هەیە بهێنمە سەر لەوحە. من زیاتر حەزم لە سەبکی ئەمپێرسیۆنیسمە، سەبکی ڕێئال ئەسڵەن کار ناکەم، یعنی حەزم لە شتای واقعینە، حەزم لە سەبکایەکی تەخەیولیە کە تۆ بە شجاعەت بتوانی ڕنگ و فۆرمی تێکەڵکەی و بە دڵی خۆت ڕەنگەکە دانێ. لەبەر ئەوە من زیاتر سەبکایەکی ئەبسترێک کار دەکەم، ئینتزاعی، و زۆر خەڵکیش ئێستا بە دڵێتی و داوای دەکا و دەفرۆشرێش. ستایلێکی تازەی کە من ئێستا کاری تێدا دەکەم بڕینی فەرشی دەستباف و فەرشی ئەسیلی کوردەواری و قەدیمی ئێرانیە کە ئەمن تێکەڵی دەکەم لەگەڵ نەوە نووسینێکی وەکو کالیگرافیە. زۆر جوان دەبێت ئەگەر ئەو کالیگرافیە لەگەڵ مەنزەرەیەک دانێن، یان لەگەڵ بڕینی فەرشێک، یان لەگەڵ لەوحەیەکی قەدیمی تێکەڵاویکەی، ئەوش بخۆی جوانی و جەزابیەتی خۆی هەیە. یەکێکی دیکە لە ستایلەکانی کە کاری لەسەر دەکەم نەوعی سەبکەکەی لیپان ئارتە. لیپان ئارت یعنی ئێمە بە بارزی بە تێکسچەر نەقشەکەمان دادەنێن، لە دوای ئەوە لەسەر نەقشەکەمان بە وردە ئاوێنە و شوشە هەموو نەقشەکەی دادەپۆشین. ئەویش تازەیە، زۆر جوانە و قیدمەتیشی زۆرە، ماندگاریشی زۆر دەمێنێتەوە. من کاتێک کە ئیلهام بۆ دێت بۆ لەوحەیەک، بۆ تابلۆیەک کە شتێک دەچێتە نێو زێهنم کە دەبێت ئەوە دروستکەم، تاکو بەیانەکەی خەوم لێ ناکەوێتەوە، ئەو لەحزەیە دەبێت هەستم دروستیکەم و بیخڵقێنم، ئەو هونەرەی، ئەو ئەسەرە هونەریەی دروستکەم بیخڵقێنم، کە تەواو دەبێ ئەو ئەسەرە پڕە لە ڕوح و ئیحساس و ڕەوانی خۆم کە لەسەروێ دامناوە. زۆر جار هەبوو کە تابلۆیەکم دروست کردو بۆ خۆم ئەوەندە دڵم لەسەری بۆ چەند جار خەڵک داوای کردو کە بە سعری زۆریش دڵم نەهاتەوە بیفرۆشم بیدەمێ. ئێستا بۆ نمونە ئەو لەو حەشینە کە شعرێکی زۆر جوانیشی لەسەر نووسراوە، زۆر کەس داوای کردو نەمفرۆشتەوە. من دامناوە تا ئەو کاتەی قژم سپی دەبێت و تا تەمەنم دەبێت لەگەڵ هونەر بم، چون هونەرەکە بەڕاستی ڕنگ دەبەخشێتە ژیانی من، ڕۆح دەبەخشێتە ژیانی من. من هەموو قسەیەک ناتوان بە زمان بێنم، زۆر خۆم دەخۆمەوە، هەرچی باری سەنگینیە لە نێو خۆمی دادێڵمەوە، بەڵام بە فڵچە و بەدەستم دەتوانم هەمووی بڕێژمە سەر لەوحە. زۆر جار چەندین مامۆستام هەبوو دەڵێت تارا تۆ
وحشیانە لەگەڵ فڵچە تەعامل دەکەی یعنی بە بێڕەحمانە دەیکەی بیری لێ ناکەیەوە دەی هاوی فڵچەکە لەبەر ئەوە ینی زۆر بە ئازادانە و جەسوورانە هەموو جارەیە من دەست دەکەم بە ئیشەکەم و هەموو کارەکانیشم خۆش